عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانەی کە لە هەرێمی کوردستان دروست بۆ پێویستە حکوومەتی کوردستان بە زووترین کات لە حکوومەتی عێراق بکشێتەوە و ئیدارەیەکی سربەخۆی کوردیمانە بێ و ناوچە کوردستانەکان بکەونەوە سەر هەرێمی کوردستان. کورد خۆی بەڕێ و بات و دوورکەوێتەوە لەو سیاسەتە هەڵانەی کە حکوومەتی عێراق پەیڕەوی دەکە بەرامبەر هەرێمی کوردستان. عەبادی ئەو کەسە نییە کە بتوانی کورد سزادا لەبەرەوەی کورد یەکەم شت کە خوای هێزە لە جەلال، دووەم شت کە میلەتێکی بە شەڕەفە و یەک گرتووە لە کاتی تنگانەیدا یەکتر دەگریتن. وەڵای من وایە کە سەرۆک فواد ماسووم لەگەر هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردستان ڕای خۆیان بکەنەیەک بەغداد جێبێنن بێنەوە بە کوردستان، لە کوردستانەوە داوا بکەن سەرۆک کۆماری عێراق داوا بکات بە ناوی کورد کە عیلاجە بۆ ئەو مەوزوعە بکرێت. ئەگەر هەموو کورد بۆ یەک ڕای و یەک دەنگ بە سەرۆکەوە ئەو سزادانانە عیلاجێکی دەبی و سەرکەوتو دەبی کورد بە هەموو شتێک.